ئاخەزی شۆڕژگەرانی خەڵک بەرپرسانی ڕژیمی تووشی و ڕێنەکردن کردووە. یەکێک لە نیشانەکانی گۆڕانی هاوسەنگی هێز بە خەزانجی خەڵک لە ئاخەزی ئەم جارەدا لە ئێران سەرلێشێواوی و ناکۆگوێژی سەرانی کۆماری ئیسلامیە. کەمتر لە 2 مانگ ناڕەزایەتی و مانگرتنی گشتی خەڵک دژ بە کۆماری ئیسلامی، سەرانی حکوومەت، فەرماندەکانی سوپا، کاربەدەستانی ئەمنیەتی و شەبەکەی ئاخووندە زۆروێژەکانی تووشی و ڕێنەکردن کردووە. وتەبێژی دەوڵەت بەو پەڕی ڕووداریەوە شان هەڵ ئەتەکنێ و ئەڵێ دەمانتوانی هەموو ناڕازیان بکوژین بەڵام نەمان کوشتن. فەرماندەی ئەرتەش ئەڵێ 99% خەڵک لایەنگری ویلایەتی فەقینی و ئامادەن بۆ ئەوەی گیان بدەن لە پێناویدا. بەرپرسی قووەی قەزاییە دەڵێ 85% خەڵک حکوومەتیان قبوڵە و زیاتر لە 90% خوازیاری حجابی زۆرە بلێن. سەلامی فەرماندەی سوپا دەڵێ 1% خەڵک نەیاری ڕژیمن و بارودۆخەکە لە کۆنتڕۆڵدایە و جێگای هیچ نیگەرانیەک نییە. حەسەن شەریعەتمەداری نوێنەری خامنەی لە ڕۆژنامەی کەیهان ئەڵێ ڕووخانی ڕژیم دەبێتە هۆی کرانەوەی دەواازەکانی دۆزەخ، هەڵوەشانەوەی حجابی ئیجباری، لەدبوونی ئێران و بە یاسایی بوونی هاوڕەگەزخوازی. بەشی زۆری نوێنەرانی عەلی خامنەئی لە مەجلیسی ئیسلامی خوازیاری بە مفسدولئەرز ناساندنی نەیارانی ڕژیم و ئیعدامکردنیانن. وەزارەتی دەرەوە، فەرماندە نظامیەکان، کابینەی ڕئیسی و باقی سەرانی هەرسێ قووە یەک لە دوای یەک سوخەنڕانی دەکەن و وڵاتانی ئەوروپایی و ڕۆژاوایی بە هۆکاری ئەم ئاخێزە دەزانن. ڕاوێژکارانی خامنەئی هەڕەشە لە وڵاتانی عەرەبی کەنداو دەکەن. هاوکات لەگەڵ هەڕەشەکردنی بە ئاشکرا لێیان پەیامی شاراوەشیان بۆ دەنێرن و ئامادەی خۆیان بۆ سازان و پێکاتن نیشان ئەدەن. لەلایەکی دیکەوە لە بەرامبەر ئەم سەرلێشێواوی و ناکۆگوێژیە ئاشکرایەدا خەڵکیش پەیامی تایبەتی خۆیان هەموو شەو و ڕۆژێک بۆ بەیتی خامنەئی شەخسی ویلایەتی فەقی بە ڕۆشنترین شێوە دەنێرن. جنێوفرۆشانی حکوومەتیش پەیامەکانی خەڵکی ناڕازیان بە بێئەدەبی ناوبردووە. خەڵک زیاتر لە ڕابردوو بە یەکەوە یەکگرتو و هاودەنگن و شەپۆلی بیهیوایی و نیگەرانی لایەنگرانی حکوومەتی داگرتووە. بە بەراورد بە سیما و ڕەواڵەتە داتەپیوەکانی بەرپرسانی ڕژیم خەڵک شادمانن لەو سەرکەوتنانەی بەدەستیان هێناوە و زیاتر لە هەمیشە هیوادارن بە ڕووخانی حکوومەتی ئیسلامی. فەزای هەڵپەڕین و شایی لاوان لەسەر شەقامەکان سیمای شارەکانی گۆڕیوە. حکوومەتی ئیسلامی نە پێگەیەکی پتە و جێگەی دڵنیایی لە نێوخۆدایە و نە هاوپەیمانیەک لە دەرەوە کە بتوانێ بە بێدانی بەرتیل و یارمەتی ماڵی دڵ بە پشتیوانی ئەوان خۆش بکات. هەموو دیاردە سیاسی، کۆمەڵایەتی و ئابوووریەکان دەرخەری ئەوەن کە حکوومەتی ئیسلامی لە بارودۆخێکی زۆر ناسەقامگیردایە و بە پەرەسەندنی زیاتری ناڕەزایەتی و مانگرتنەکان لە چەند مانگی داهاتوودا لە یەک هەڵوەشانی حکوومەتی ئیسلامی ئەگەرێکی جددی و بەهێزە. سەرانی ڕژیم خۆشیان بە باشی لێیان حاڵی بووە کە بەم شێوازەی تا ئێستا گرتوویانەتە بەر ناتوانن درێژە بە دەسەڵاتداری بدەن. بەردەوامی هەمە جۆربوون و سەرهەڵدانەوەی سەر لە نوێ ناڕزایەتیەکان شۆڕشی گەلانی ئێران ڕۆژ لەگەڵ ڕۆژ قوڵتر و بەرینتر دەکاتەوە. ڕووخانی حکوومەتی ئیسلامی مەترەحترین و گشتگیرترین داخوازی خەڵکی ئێرانە.